بەڵێم کاتتان باش. سلااو ڕێسەڵان هێژە هون هەمی بەخێر هاتن سەر و سەر چاوان. هێویدارم هون هەمی باش بن لە خۆشی و شادیێ دابن. هەواڵین کو نەها تێن سەرخەتێ حتا کو تێن سەرخەتێ هەوا لە گژمەڕە بنویسە کە دەنگ و ڕەنگ و هەموو شتێک باشە داکو ئەم دەست بەوێ بەرنامەیە بکەن. ئەو بەرنامەژی وەک بەرنمەیە دوو گرنگ دەبێ دەربارەی پێڤژێ کە ئەم بزانن ئەو بەرە کو دەچە لێ حتا نەها نویسەکی زێدە نابینم دەربارەی دەنگ دەربارەی ڕنگ هەواڵێن کو لە سەرخەتێنە لەکرەوەخوا تشتێکی بنویسن دەنگ و ڕنگ هەموو شتێک باشە نا ئەو هاوڕیانەی لەسەر خەتن تکایە شتێکم بۆ بنووسن دەنگ و ڕنگ هەموو شتێک باشە یان نا تاوەکو دەست بە و بەرنمەیە بکەین کە پێویست بوو کە پێویستە ئەنجامی بدەین. هەواڵێن سەرخەتێک تشتێکی بنویسن هاوڕیانی لەسەر خەت کە دەربارەی دەنگ و ڕەنگ کێشەیەک هەیە بنووسن ئەگەر نییە تاوەکو دەست پێ بکەین. هەروەکو باسم کرد بە کورتی ئەمڕۆکەش لە درێژەی بەرنمەکەی دوێنێدا باس لەو قۆناغا دەکەین کە لە نێوان ئیمرالی و دەوڵەتی تورکیا بە دەست و قات شکاوی بەڕێوە دەچێ و ئێستاکە ئایندەکەی دیار نییە پێشە ڕۆژەکەی هیچ دیار نییە ئەو قۆناغا بەرەو کوێ دەچێ بەرەو کوێ ناچێ لە سەری هەموماندا کۆمەڵێک پرسیار کۆمەڵێک گریمانە کۆمەڵێک ترس کۆمەڵێک خۆف هەندێکیان بە ئاسانی ڕەتی دەکەنەوە دەمی خۆیان دەکەنەوە ڕەتی دەکەنەوە هەندێکیان بە ئاسانی قبولی دەکەن و ئەڵێن دەبی ئەوە کاتی خۆی برادرێکمان هەبوو هەرچی لیان دەپرسی دەیانگوت فلانەشت چۆنە دەیگۆ باشە باشە پڕ باشە 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 پڕ باشە 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 پڕ باشە هەموو شتێکیش خراپ بوو ئەو کاتە هەموو شتێک بە خراپ بەڕێوە دەچلۆ شوێنێ ئێمە کارمان لێ دەکرد ئەو برادرش هەرچی لێمان دەپرسی دەمانگوت کاروبار چۆنە دەیگۆ باشە باشە پڕ باشە دەمانگوت کاروباری ڕێکخراوەکە چۆنە وەڵڵا کاروباری ڕێکخراوەکە باشە باشە پڕ باشە کاروباری حیزب چۆنە باشە باشە پڕ باشە سەرۆک چۆنە ئەویش باشە باشە پڕ باشە ئەتوو چۆنی ئەمنیش باشە باشە پڕ باشە لە هەموو شتێکیش بەخراپی بەڕێوە دەچوو ئەرێ تێناگەنەوە ئەو هاوڕیانەی لە سەرخەتن شتێکم بۆ بنووسن دەنگ خراپەیان باشە ئەی هاوار ئێوە بۆ لە سەرخەتن کەواتە کە شتێک نانووسە شتێک بنووسە دەنگ باشە یان خراپە هەرەوەندا هیچ کە ناتاوەکو منیش ڕەحەت بم بە ئاسانی دەست پێ بکەم من کاتم نییە و من ڕێز لە کاتی خۆم دەگرم ڕێز لە کاتی ئێوەش دەگرم لە بۆ هەندێک تکایە مادەم لە سەرخەتی بە دوو بە یەک و شەش شتێک بنووسە دەربارەی دەنگ و ڕەنگ و هەموو شتێک بەڵێ سەر چاوم کاک عەبدوڵڵا بەخێر بێ سەر و سەر چاوان سوپاس دەکەم. بەڵێ هاوڕێیان لە بەرنامەی دوێنێدا باسمان لەوە کرد کە لە وێبسایتێکدا دەنگۆی وەیانیش دیداری هەری دوایی نێوان عەبدوڵڵا ئۆزەلان و کاربەدەستانی دەوڵەت و دەم پارتی ئاشکرا کراوە و ئەوانەی پرسیاریان هەیە ئەو وێبسایتە چێە ئەو وێبسایتە چێنیە ناوی چێ ناکەمە ناوردەکاری بڕۆن لە بەرنامەی دوێنێ تەماشا بکە ئەو بەرنمەیە درێژکراوەی بەرنامەی دوێنەیە لە بۆ هەندێ گەلێک پرسیار و گومان هەبوون و گەلێک پرسیاری دیکەش هەبوون و لە هەمان کاتدا ئەمڕۆکە تەواوی دیدارەکە کەوتۆتە دەست من چونکە لەوێ بەتەنیا ڕۆژنامە نووسەکە بەخۆی شتێکی نووسی بوو لەسەر دیدارەکە ئەوەی بیستویەتی ئەمڕۆکە تەواوی دیدارەکە کەوتۆتە بەر دەستی من کە ئەوان بە خۆیان نووسیویانە. هەواڵێن کورمانجی زمان ببورین ئەس بە سۆرانی داخفم و نهاشونڤە ئەس بە کورمانجی بەرنمەیان هەوڵ دەدەم نەکەم بە سۆرانی دکەم ji بۆی çi ji بۆی ku بەڕاستی هەواڵên کورمانجی زمان لە هەردوو بەشên کوردستانê لە باکوور و لە ڕۆژئاوادا یەک بە عەرەبی و یەک jî بە تورکی
دنویسن پرۆگرامان چێ دکەن یا ڕۆژئاوا دیسە هەنێکی باشترە یا ڕۆژئاوا هەرچنە بن لە ماڵا خۆدا بە کوردی داخفن یا باکوور لە ئەوروپایەژی بە لە سۆمالیاژی بە لە ئامازۆنژی بە و لە حەمامێژی بە لە مەتفەخێژی بە دیسە بە ترکی داخفن ئەو جێمەخابنیە گەلێک هەواڵ هەبوون چەند ساڵ بوون لەسەر تۆڕێن سۆسیال مێدیادا بە کورمانجی داخفتن نەها دەبێژن ئەوژی دەبێژن ئەو پێڤاژۆ ئەو سوورەش گەلێکی گرنگە ئەم دەوێ بە خەڵک بدەن فامکردن لۆماژی ئەمگەرێک بە ترکی باخفن 5 ساڵ بەریانەها گاواک و پەکەکە لە دایک بۆ عینی تشت گوت پەکەکەی گاوا لە دایک بوو مەجبور ما بچە بۆتانێ ji bo ku malzemeya şar malzemeya rêxistinê ji bo pekekê zêdetir li wir hebû û piştrajî çû Rojava û çû Lubnanê çû nava Kurdan Kurdên wê derê Kurdên wê derê jî yek kelîme Tirkî nezanî bûn gava ku ji pekekê re gotin hûn çima Kurdî neaxivin ma hûn nekurdin ew jî gotin ya ji bo ku millet fam bika divê em بە ترکی باخفن پەرتوک بە ترکی نویساندن جوین بە ترکی بوون و هەر کەسێک ژی دەناواندا خواسته بە ژوانە فام بکە وانە ژێرا دەگوتن پارتی لەشمە هەر کەسێک خواسته بە پارتی لەشمێژی بکە دەویا بوو فێری ترکی ببە و ئەو ترکی بەردەوام کرد خزمەتێکی باش بۆی زمانی ترکی کردن حتا ئیرۆ و 5 ساڵ دەرباز بوون ها هەواڵێ هەندێک هەواڵێن مەی قاشۆ نەتەوە پەرست دەبێژن یا ji bo ku milliyetçîtî pir giring e mesajê pir giring têda hene û qîsmek jî însan li metropolan hene Kurdî qonuşmîş nakin anlemîş jî nakin divê em bi Tirkî biwan bidin anlaşmîşkirin û hinek jî hene dijî pêvajiyê ne dibêjin em ji bo ku em vê pêvajiyê vala derxin em divê dîsa bi Tirkî biaxivin ew jî dev ji Kirmanciyê berdan e baş e ez çima دەژێ کرمانجی بەرەدا ئەو کەوانە قەپات دەیکەمەوە سۆرانی بەڵێ لەسەر ئەم قۆناغا بەردەوام دەبین قسە دەکەین دوێنێ زۆر کەس ئاعترازیان کرده بوو ئەو نۆتە ئەو تێبینیە لەکوێ هاتووە ئۆزران ئەقسانەی لەکوێ کردوونە ها ئەوە فەرموو ئەوەش تێبینیەکە برا ئەوە تێبینیەکە ئێستاکە بە نووسین لە دەستی مندایە ئەگەر دەتەوێ بزانی ئەوە لە دەستی مندایە لە بۆ خۆت تەماشای بکە هەموو ئەو قسانەی دوێنێ کردم ئەوانەی بەرنامەی دوێنێ نەبینی ئەتوان تەماشایکەن هەمووی لێرەدایە بە زمانی تورکی هەمووی لێرەدایە هیچ شتێک نییە لێرەدا نەبێ دەربارەی بریتانیا دەربارەی ئەمریکا دەربارەی ئیسرائیل دەربارەی ئاک پارتی دەربارەی دەوڵەت دەربارەی دەمیرتاش دەربارەی بارزانی دەربارەی کەنەکە شتێدایە وا کۆمەڵێک ڕەمز و ناوی دیکە وەکو ساڵح موسلیم و ئەمانە کە سەرخۆشی لێکردوونە دیدارەکە هەر دوا بە دوای کۆچی ساڵح موسلیم ئەنجام دراوە ئەمە دیدارەکەیە لە دیدارەکەدا جگەلەوە هەندێک گفتوگۆ دروست بوو ئێوەش ئەتوانن ئێوەش دەتوانن بە بۆچوونی خۆتان باز بکەن من لەو بەرنامەیەدا هەوڵەدەم چەند وەڵامی چەند پرسیارێک بدەمەوە پێش لە هەموو شتێک بەس بەر لەوەی وەڵامی پرسیارەکان بدەمەوە ئێستاکە مەترسیەکی زۆر گەورە هەیە یعنی دەمەوەی وەڵامی پرسیاری ئەوە بدەمەوە عەبدوڵڵا ئۆجلان بۆوە تۆڕە بووە لە دیداری دواییدا زۆر تووڕە دیارە عەبدوڵڵا ئۆجلانێک کە پێشتر دەیگوت مەسعود بارزانی با ببێتە سەرۆکی یەکێتی سەرۆکی نەتەوەی کورد ئەگەر ترسەکەی لەوەیە هاوسەرۆکێکی لە بۆ دابنین با هاوسەرۆک نەبێ با جێگر هەبێ ئەگەر ترسەکەی لە جێگرەکەی هەیە با جێگرەکەش بەخۆی هەڵبژێری یعنی لە 2013 دەیانگوت ئەگەر مەسعود بارزانی دەیە بێتە سەرۆکی یەکێتی نەتەوەی بەسەر چاوە بەڵام دەبێ هاوسەرۆکێکی هەبێ
هاوسەرۆکەکەش دەبێت ژن بێ، هاوسەرۆکەش دەبێت ئێمە دای بنێ. مەسعود بارزانانی ئەوەی قبول نەبوو. ئەو مەسلەی یەکێتی نەتەوەی کوردان بەڕاستی حەقیاتشی زۆر زۆر خۆشە. جا ئێستاکە عەبدوڵڵا ئۆزەلان گەشتی بۆ ئەو ڕادێ، بەڵام دوای ئەوە دیدارێک ساز دەکرێت لە ئیمرالی و لە دیدارەکەدا عەبدوڵڵا ئۆزەلان زۆر زۆر تووڕەیە، لە بارزانیش تووڕەیە، لە ئاکپارتیش تووڕەیە، لە سلاحەدین دیمیرتاشیش تووڕەیە، و لە هەمان کاتدا هەم تووڕەیە و هەم لە کۆتاییشدا کارێکیان پێئەدا. ئەوە دەگەڕێتەوە بۆ سەر ئوسلوبی عەبدوڵڵا ئۆجەلان. لێرەدا دەمەوێت وەڵامی ئەو پرسیارانە بدەمەوە کە بۆ وەها تووڕەیە و یانیش نائومێدیەکی پێوە دیارە لە قسەکانیدا. بێگومان ئەمە لەوێ نین، ئێمە نازانین، ئێمە سایکۆلۆگ نین، ئێمە ناتوانین ئەو توانایەشمان نییە لێکۆڵینەوەی سایکۆلۆژی و نەفسی لەسەر کەسێک بکەین. لەسەر فێسبوک زۆر زۆر ئاسانە بیکەی و قسە بکەی و قسە فڕێ بدەی، بەڵام ئەمە کارێکی زانستیە، من بخۆم ئەو کارە ناکەم. ئۆجەلان لە بۆ چ تووڕەیە وەڵامی ئەو پرسیارت دەینەوە. پێش هەموو شتێک هەر ئەمڕۆکە لەم لاولەولا لە زاری بەرپرسیارانی دەم پارتی ئەوەم بە بەرچاوکەت کە قۆناغی نێوان باخچەلی ئۆجەلان خەریکە کۆتایی پێدێ و ناگاتە ئەنجام و زۆر زۆر لە مەترسیەکی زۆر زۆر گەورەدایە. بۆ چونکە جیلی نوێ گەنجەکانی نوێ ئەو قۆناغە قبول ناکەن. وا دیارە کۆمەڵێک کەس لە تورکیا ئەو قۆناغیان پێخۆشە بە هەموو شێوێ قبولیانە. ئەمانە چێن؟ ئەمانە ئەوانن کە لەسەر ناسنامەی کوردی کار دەکەن، بە کوردی کار دەکەن، ناسنامەی خۆیان کوردبوونی خۆیان ناشارنەوە. بۆ نمونە کەسێکە ئەکادیمیسیەنە لە زانکۆی دیزلە یان لە زانکۆیەکی ئیستانبول، ناسنامەی خۆشی ناشارێتەوە کە کووردا لەسەر مەسەلەی کوردیش کار دەکات، لەسەر مەسەلەی ناسنامەش کار دەکات، کەسێکی دیموکراتیشە. باشە لە ئەنگری ئەو قۆناغە نەبێ چی بکە. کەسانی دیکە کەسێک لە دیاربەکر خاوەن چەیاخانەیە یان خاوەن شوێنێکی گەشتیاریە، باشە ئەگەر ئەو کەسە لە ئەنگری قۆناغی چارەسەری نەبێ چی بکە؟ ئەمانەی باسمان کرد لەگەڵ ئەوانەدا بێگومان مامۆستا هەنا، کارمەندی دەوڵەت هەنا، مەحامیە دکتۆرە نازانم چێ و لە هەمووشی گرنگتر خەڵکی سیاست مەدار هەیە وەکو ئەوانەی لەناو دەم پارتی، چ ئەوانەی ناو پەرلەمانن، چ ئەوانەی سەرۆکی شارەوانینە و چ ئەمانەی کە لە دەرەوەی پەرلەمانن بەڵام سیاست دەکەن و چ ئەوانەی هەم سیاست دەکەن هەم کاری ئابووریشیان هەیە، دەوڵەمەندن، هەندێک حاڵیان باشە. ئەمانە هەر هەمویان بەبێ گوێدانە ئەوەی کە لەناو قۆناغەکەدا چی لە بۆ کوردان هەیە چی لە بۆ کوردان نییە قبولیانە. بەڵام بە ئاشکرا دەبینین کۆمەڵێک کەسی دیکە هەیە بە تایبەتی گەنجە ڕادیکاڵەکان ئەمەیان قبول نییە. ئەمەیە یەک. ئۆجەلان لەمە نیگەرانە و ئەمانە بۆ قبولیان نییە لەبەر ئەوەی لەناو قۆناغەکەدا شتێک نییە بە ناوی کورد. هەر قۆناغەکە پەیوەندی بە کوردەوە نییە لە ڕاستیدا، ئەگەر درۆ نەکەین فێڵ لە خۆمان نەکەین. من بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ قۆناغەکەم لە سەرەتاش لەگەڵیدا بووم، ئێستاکەش بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ قۆناغەکان، بەڵام ئەو قۆناغە هەندێک هەندیکاپی هەیە، هەندێک لایەنی شاراوە و ناشەفافی هەیە. من لەگەڵ ئەوە دانیم و من نام هەوێ قۆناغەکە پرۆسەیەکی تاقە شەخسی و ئەلی تێک بێ لە نێوان دوو ئەلیدا بێ و بچێ. قۆناغێک ئەگەر هەیە با قۆناغێکی کۆمەڵایەتی بێ، ئاشکرا بێ، لە بۆ هەمووان بێ. خۆی ئەمە دیارە لە ناو تورکاندا ئەو دەنگانەی کە نەشازن لە دژی قۆناغەکەنە دەنجی کزن، ئەوانە لە بەرامبەر باخچەلی چین قسە بکەن، ئەوانە لە بەرامبەر ئەردۆغان چین قسە بکەن، ئەوانە دەسەڵاتیان چییە؟ هیچ. ئەوانە چیان بۆ دەکرێت؟ بە یەک پۆلیس هەمیان کۆ دەکەنەوە. باشە بۆ نایکەن؟ لێرەدا ئەمە جێگەی نیگەرانیە، جێگەی پرسیارە لە بۆ کوردەکان، لە بۆ حرەکەتی ئاپۆچی بە ئاپۆشەوە. ئەو ترسەتان لە دەمیرتاش و ئەمانە چییە؟ ئەو ترسەتان لە دەمیرتاش ئەخر چییە؟ بەس بزانین ئەمانە جێگەی نیگەرانی لای من لە بۆ هەندێک منیش لەو بارێ ئەو شێوازە ئەو ئوستوبە قبول نییە. ئەمەیان
ڕاستیەکە بەڵام گەنجەکان بەهۆی ئەوە قبولیان نییە چونکە ڕادیکاڵن و لەسەر مەسلەی کورد شەقیان خواردووە پێلەقیان خواردووە دارکاری کراون ئێستاکە ئەڵێن باشە ئەو قۆناغە دەستی پێکرد دەستی پێکە بەڵام چی تێدایە خۆی لە خۆیدا گەنجیش کەمتر لە بەرژەوەندی شخصی خۆی بیر دەکاتەوە ئەوانەی دیکەوان ئەوان کە تەجروبیان هەیە ئەوان کە تەجروبەی شەڕی خەندەقیان هەیە ئەوان کە تەجروبەی ساڵانی 90ەکانیان هەیە ئەوان کە تەجروبەی کودەتای کەنعان ئەڤرەنیان هەیە لە ساڵی هەشتاکاندا ئەوانی دیکە تەجروبەی دێرسیم و پاڵۆیان هەیە تەجروبەی ئاگریان هەیە یاسا نووری پاشە لە بۆ هەندێک ئەمانە بە شێوەیەکی دیکە بیر دەکەنەوە لە هەمان کاتدا خەڵکی دیاسپۆرامان هەیە خەڵکی دیاسپۆرا بە گشتی ڕەتی دەکاتەوە وە لە هەمووی گرنگتر ئۆجەلان لە بۆچێ لە مەسعود بارزانی نیگەرانە ئەمە زۆر زۆر گرنگە ئەو نیگەرانیەی ئۆجەلان لە مەسعود بارزانی چییە هەروەکو وتم لە دیداری پێشتریدا پێشنیاری کردبوو مەسعود بارزانی ببێتە سەرۆکی هەموو کوردان باوکی کورد و باوکێکی مطلقی کورد بەبێ هاوسەرۆک جێگرەکەشی بەخۆی دیارخە بەخۆی کۆسەت ڕەسوڵێک بەرهەم ساڵحێک توزانم شێخ چییە ئەو شێخە ئێستا جێگریتی شێخێکی وە دەست نیشانکە کە ئەگەر پێی بڵێ قێری جادە ڕەشنیە سپیە بڵێ گەورم بەڵێ ئێزبنی ئەو جەلان پێشنیاری چوای کردبوو وامەوە جەلان کردبووی بەڵام ئێستا کە تەماشا دەکەین لەو دیدارەدا بە شێوەیەکی دیکە قسە لەسەر مەسعود بارزانی دەکرێت وەکو کەسێکی مەترسیدار سەیری دەکرێت وەکو کەسێک دژمنی ئاپۆ بێ سەیری دەکرێت وەکو کەسێک دژمنی نەتەوەی کورد بێت سەیری دەکرێت وەکو کەسێک دژمنی حرەکەتەکە بێ لێرەدا چی هەیە من لەو بارەشەوەی 1-2 ڕۆژە کەس نەما قسەی لەگەڵ نەکەم هەم لەناو دەم پارتی هەم لەناو ئەوانەی کە پێشتر هەدەف بوون هەم لەناو کەسانی ئەکادیمیسیان و بەتوانە هەم لەناو کەسانی نزیکی پەکەکەویان هەتا کادری پەکەکە ئەو پەیوەندیانێکە هەمە بەکارم هێنان و زۆر هەر کەسێک بۆ چوونێکی تایبەت بەخۆی هەبوو لەو بارەوە هەندێکیان ئەڵێن ئاپۆ دەیەوێت بە دەوڵەت بڵێ کاکە هیوا بە مەسعود بارزانی نەبەستن من باشترتان بۆ دەکەم هەندێکی دیکەیان دەڵێن بە تایبەتی کەسانی ئەکادیمیک پێیان وایە کە پەدەکە لە ڕەگ و ڕیشەوە دژی ئەو قۆناغەیە دژی ئەو قۆناغەیە کە عەبدوڵڵا ئۆزرا دەستی پێکردووە ڕاستە لە ڕسمیەتدا لە پێش کامێرەدا ئەڵێ لایەنگرین ئاسانکاری دەکەین هەموو کارێکی بۆ دەکەین بەڵام لە ژێرەوە لە دژە لەبەر ئەوەی پەدەکە پۆتانسیەلی پەیوەندی لەگەڵ ئیسرائیلی هەیە ئیسرائیل نایهەوێت ئیستیقرار و ئارامی دروست ببێ ئیسرائیل نایهەوێت کوردەکان لە هیچ شوێنێکدا بگەنە چارەسەرێک کوردەکان دەیەوێت کوردەکان عنسوڕێک بن لە بۆ تێکدانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دەوڵەتە بێ ئیمان و بێدین و بێ ویژدانەکان کوردەکان قەتڵ عام بکەن بیان کوژن و بەو شێوێ ئێمە بتوانین هەردووچیان لاواز بکەین ئەمە سیاسەتی ئیسرائیلە ئیسرائیل خۆی لە خۆیدا پرۆژەی نییە ئەگە پرۆژەی هەبووایە پرۆژەیەکی فەڵەستینی دەبوو و ئەو فەڵەستینە لە خزمەتی ئەودا دەبوو ئیسرائیل پرۆژەی نییە ئەمە ڕاستێکە پرۆژەی ئیسرائیل تێکەڵ و پێکەڵکردنی ناوچەکەیە و ناچارەسەریە تەنانەت لە بۆ کوردی چارەسەری ناوێ هیچ شتێکی ناوێ بەتەنیا ئاڵۆزی شەڕ بکە و بکوژە و بکوژرێ شەڕ بکە و بکوژە و بکوژرێ هەتاوەکو پێویستە هەتاوەکو ئەو دەوڵەتە چۆک لە بۆ مندادا کە چۆکی لە بۆ مندادا خۆم دەکشێنمە دواوە خۆم حیز و بێدەنگ دەکەم وەکو ئەوەی لە 5 مانگی جانیوەری لە سووریا ئەنجامیدا پێشتر کوردەکانی پەم دەدا هەر شتێک بەسەر کوردان بێ ئێمە وا دەکەین تەنانەت مەسعود بارزانی بە هەمان شێوە ئەگەر هێرشێک بکرێتە سەر ڕۆژ ئاوا من وەکو پێشمەرگەیەک دەستمە ڕۆژ ئاوا بەڵام هەتا قامیشلیات کاک مەسعود بارزانی و پارتیەک نەچوە ڕۆژ ئاوا شەڕ بکە ئەوە بینی منوەنیە کەواتە ئێستا وەڵامی پرسیارەکە ئەوەیە عەبدوڵڵا ئۆزەلان بۆ لە مەسعود بارزانی تۆڕەیە وەڵامی هەندێک لە کەسانی ئەکادیمیش ئەوە بوو کە مەسعود بارزانی لایەنگری ئەو قۆناغەنیە وەکووتم دوو خاڵم لێ باس کردن
خاڵی سێمینیان ئەوەیە کە پارتی چەندین ساڵە لەسەر بنەمای ئەوە هاوسەنگێک دژی. هاوسەنگێکە چییە؟ لە هەتاوەکو پەکەکە هەبێ چچی لە دەستدا بێ و ئەگە شەڕیش نەکە لەبەرەوەی پۆتانسیلی شەڕکردنی هەیە چچی لە دەستدایە هەڕەشەیەکە لە وەکو هەڕەشەیەک دەبیندرێ هەتاوەکو ئەوە هەبێ پارتی لە بۆ دەوڵەتی تورکیا زۆر پێویستە دەوڵەتی تورکیا هەموو شتێک دەکە لە بۆ پارتی بەڵام کە ئەوە نەما کە ئەو پەکەکێ نەما کە ئەو چەکدارە نەما پارتی چی بکە پارتی چی بکە هەرچەندە لەو بارەشەوە ئەوە شتێکی دیکەشەیە کە مرۆڤ بیخاتە سەر ئەو تورکیای ڕاستە پێویستی بە پارتی لەو حاڵەتەدا بەڵام لە هەمان کەدا ئەو تورکیای لە ڕۆژی ئەمڕۆدا بەڕای من ترسێکی هەیە لە پارتی چونکە پارتی هاوکات پۆتانسیلی ئەوەی تێدا هێناڵێن پارتی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل هەیە کار لە بۆ ئیسرائیل دەکە ها وەهام لێ تێمەگە من هەڵسەنگاندن دەکەم ئەڵێن پارتی پۆتانسیلی ئەوەی تێدا هەیە توانای ئەوەی تێدا هەیە پەیوەندی لەگەڵ ئیسرائیل ببەستی و تورکەکان ئەوە دەزانن و تورکەکان لەوە دەترسن ئەمەشیان هەیە ینی ئەوە ئارگومنتی پێچەوانەی ئەو برادرانەی کە ئەڵێن بەهۆی ئەوەی پارتی پەیوەندی لەگەڵ تورکیا خۆشە ئەو پەیوەندی بۆ ئەوەی بەخۆشی بمینێ ویانیش تورکیا بەردەوام پێویستی بە پارتی بێ پێویستە شتێک بە ناوی پرۆسی چارەسەری کێشەی کورد لە باکوور نەبێ بەردەوام ئالۆزیەک هەبێ بەردەوام پەکەکەیەک هەبێ چەچی لە دەستدا بێ زۆر بەهێز نەبێ کە هەڕەشە لەسەر پارتی بکە و زۆریش بەهێز نەبێ کە تورکیا بە پارتی بڵێ کارێتە تەمام شوت بڕۆ ئەمانەشیان هەنە و ئەمە ئەگەر پرۆژەی چارەسەری ئەنجام بدرێن هەم لە باکوور هەم لە ڕۆژئاوا ئەنجام بدرێن هەروەکو لە پێشتر بینیمان ڕێگای مووسڵ حەسەکە ماردین دەکرێتەوە ئەوە ڕێگای ئاسنیا ڕێگای وزەیە ڕێگای بۆڕی نەوتەکانە و ئەمە وا دەکا کە عێراق سووریا تورکیا بەیەکەوە ببەستنەوە بەڵام لە سنووری پارتینە بەڵکو لە سنووری ڕۆژئاوای ئێستادا بچێتە تورکیا لە بۆ ئەوە پێویستە ئەنتیگراسی هەرچەندە من حەزم لەو وشەیە نییە دەمج ئینتیگراسیۆن بەڵام پێویستە چارەسەریەک ئاشتێک لە نێوان ڕۆژئاوا و حکوومەتی سووریا و تورکیادا هەبێ و پارتی لەمە زەرەر دەکات چونکە وتم ئەو ڕێگایەی کە پێشتر دەبوایە ڕێگای فاو کە دەچێتە دەچوە نووسێبین و دەچوە نووسێبین و لەوێشەوە دەچوە ئورفا ئەو ڕێگایە دەبواە بە پێی پارتی لە خاچی کوردستاندا لە هەرێمی کوردستاندا تێپەڕی بە ئێستاکە پرۆژەیەک هەیە بۆ ئەوەی ڕاستەوخۆ لە ڕێگای مووسڵەوە ئەوە بچێتە ناو ڕۆژئاوای ئێستا و سووریا و لەوێشەوە بگاتە ماردین و ئورفا بە هیچ شێوەیەک لە خاچی هەرێمی کوردستاندا تێنەپەڕی پارتی لەوەدا زۆر نیگەرانە هەر لە بۆ هەندێک پرۆسەیەکی چارەسەری ناوێ هەر لە بۆ هەندێک ئۆزەلان لە نامەکەیدا ئاڵێ پارتی دەیەوێ چۆن هەولێر بەڕێوە دەبا دەیەوێ ڕۆژئاواش لە ڕۆژئاواشدا لە ئایندەدا دەسەڵاتی هەبێ وەها بەڕێ ببە یعنی من ئەمەیان نازانم قسە لەسەر ئەمە ناکەم بەڵام قسە لەسەر ئەمە دەکەین کە لە سەردەمی کە شەڕ بوو لە مانگی یەک کە شەڕ ڕوویدا هێزەکانی سووریای دیموکراتیک ئیفلاسی کرد پاشەکشەیەکی زۆر گەورەی پێکرا و پارتی هاتە ساحەی دیپلۆماسی ڕۆژانە سەدان هەزار کەمیۆنی ڕوودا و کوردستان 24 و ئاوا میدیا و ڕێکخراوی خێرخوازی بارزانی کە دەچوونەوێ ئەو شتانیان بڵاو دەکردەوە خەڵک کلیلیان لەبۆ لێدان بژی بارزانی و ڕستمی بارزانی و ئاڵای کوردستانی عێراق لە هەموو شوێنەکان دادەباری ئەو کاتە شتێکی لە خۆڕاوە نەبوو و ئەو کاتە منیش نیشانی پرسیارم لا دروست بوون ئایا ئەمە چێ دەیکە ئەمە بۆ وا دەکەن ئەگەر مەسەریان پاراستنی ڕۆژئاوا بێ بۆ دوو پێشمەرگە نانێرن بۆ هێزی ڕۆژ نانێرن
يعني ئەگەر هێزی ڕۆژچوو بە شەڕی کردبە هێزەکانی سووریە دیموکراتیک دیانگوت نەخێرنەی باوەڕ ناکە شتیوان نیە ئەگەر چوو بە شەڕی کردبە ئەگەر لە بۆ شەڕ چوو بە نەخێر هێزی زرێڤانی بوو نەچوو هیچ شتێک نەبوو بۆ بەتەنیا ئازوقە بەتانی و مەنجەڵ و سەرمەنجەڵ بچنایێ ئەمانە هەموو جێگەی پرسیار بوون ئەو جەلان لەو دیدارەیدا پاس لەو شتانە دەکە دێ ئەڵێ دەیان هەوێ مەسعود بارزانی لە بەرامبەر من بەکاربێنن لە بەرامبەر قۆناغەکە بەکاربێنن لە هەمان کاتدا ئەو جەلان باس لە سەردانی دوایی بارزانی دەکات لە بۆ شاری جززیرە کە هێزی زرێڤانی لەگەدا بوو چەکی درێژ و گەورە و پێشکەوتیان پێبوو و ئەمە هەم بە پێی یاسا قەدەغەیە نابێ مەسعود بارزانی ئەگەر چۆ دیار بکرد ئەتوانێ 4 کەس لەگەڵ خۆی ببە ئەو 4 کەسانە 4 دەبانچەی شاراوەیان پێبێ یعنی دیار نەبن دەبانچەکان بەژێر قات شتیوە ئەمە دەبێت بەڵام چەکی ئاشکرا نابێت لە دەوڵەتێکی سەروەردا ئەمە نابێت تورکیا ئەمەی بۆ کرد بۆچی ڕێگەیدا ئەوە لای ئۆجلان نیشانە و پرسیارن لە هەمان کاتدا لە هەمووی گرنگتر لە ناو دەم پارتی هەندێک زانیاری بەدەستکەوتن کە گروپێکی زۆر ئێمە ئاشکرا دەبین لە ناو پەکەکە گروپێکی زۆری سەر بە پارتیان لە پەکەکەی ئەوروپادا هەیە کە پێی دەوتێت کەنەکەم نازام چی و لە ناو مێدیاکاندا زۆرە پەکەکەی پارتی لە سووریادا هەیە و لە هەمووشی گرنگتر لە باکوور لە ناو دەم پارتی و هەدەفەدا زۆرن ئەمانە و ئاشکراشن دەناسرێنەوە خۆ عوسمان بایدیمیر چێە حەسیب قەپڵان چێە سێ چوارەکی دیکەش بوو ئیستیقالیان کرد ئەمانە چێن خۆ ئەمانە دەناسرێنەوە یعنی ئەمە شتێک نییە ئێمە شەرم بکەین ناوەکانیان لە بۆی عەزیەتیان لە چووکەوان فەخر و شانازی بۆ دەکەن ئەمانە هەن و ئەمانەش بەگشتی لەبەر ئەوەی پارتی لەگەڵ ئەو قۆناغەدا نییە لە دڵەوە لە سەر و ئەڵێ لەگەڵ قۆناغەکەدا نیە بەڵام لە ژێرەوە لەگەڵ قۆناغەکەدا نیە لە ژێرەوە پارتی و ڕاگەیاندنەکانی و چی پێ دەڵێن ئەو پارتیانەی کە لە ژێرەوە کار دەکەن لە ڕێگای کەسانی تیتڵی سەر بە خۆیان هەڵگرتووە تیتڵی نەتەوە پەرست و تیتڵی ئاکتیڤیست و ڕووناکبیر و ئەکادیمیسیێنیان هەڵگرتووە لە ڕێگەی ئەمانە پارتی بەردەوام تانە لە قۆناغەکە ئەدا بەردەوام تانە لە قۆناغەکە ئەدا و خەڵک هان ئەدا کە تانەی لێ بدەن و عەبدوڵڵا ئۆزان ئەمەی بیستووە لە دیدارەکەدا داوای لە پەروین بوڵدان کردووە کە لەسەر ئەوە قسە بکە پەروین بوڵدانیش ئەمەی پرساس کردەوە بەڵێ شتێکی وا هەیە وە لە بۆ هەندێ عەبدوڵڵا ئۆزان زۆر تۆڕە بووە ئەم جارە لە دیدارەکەدا لەسەر مەسعود بارزانیش قسەی کردووە شتی هەری گرنگ لە بەرنامەی دوێنێدا دووبارە تەماشای بکەنەوە باسم لە ناوێ کردوانیا ئەو ناوەی کە باسم لێ کرد گوتم ئەو کەسە سەرچاوی هەواڵەکەیە بە ناوی سوور نیوز لە ماڵپەری سوور نیوزدا ئەو دیدارەیە کەمی زەرۆک و هەواڵێک بڵاو کرایەوە و لە لای کەسێکی ڕۆژنامە نووس بڵاو کرایەوە ئەو ڕۆژنامە نووسە کەسێکی لیبرالە سوور نیوسیش تا ڕادەیەک لیبرالە بەڵام هەندێکیان ئەڵێن نزیکی دەم پارتیە هەندێکیان ئەڵێن نەخێر بە تەنیا ئاژانسێکی کوردی سەر بەخۆیەوە لە ڕووی مادیەوە بە تەواوەتی سەر بەخۆیە بەڵام پەیوەندی هەیە لەگەڵ هەدەف و دەم پارتی و بەپێی هەندێک زانیاری ئەو هەواڵەی یەکەمین جار لە بەرپرسێکی دەم پارتی وەرگرتووە ئەو بڵاوی کردوتەوە کاتێک بڵاوی دەکاتەوە مدحەت سەنجەر کە لەگەڵ پەروین بوڵدان هەم سەرۆکی پێشتری دەم پارتی بوو دوای سلاحەدین هەدەف بوو دوای سلاحەدین دەمیرتاش ئەو بۆ سەرۆک هەم ئێستاکە وەفدی ئیمرالیدا جێدەگرێ و جێگای سری سورەیە ئۆندەری گرتوتەوە دوای ئەوەی سری سورەیە ئۆندەر مرد
مدحت سنجار کە پارێزەرێکی بە ڕەگەز عەرەبە بەڵام خەڵکی ماردینە کوردێکەشی زۆر باشە پارێزەرێکە بەناو دەنگە چەندین ساڵە ناو حرەکەتی کوردیدا کار دەکات 50 ساڵە ئەو تەلەفۆنی بۆ ئەو کەسە کردووە کە ئەو هەواڵە ڕەشکاتەوە لە ماڵپەڕی سوور نیوز ئەویش ڕەتی کردوێتەوە کە ڕەش بکاتەوە چونکە پێی وتووە سەرچاوی هەواڵەکە باوەڕ پێکراوە لای من کە ئەو هەواڵی بە منداوە مدحت سنجار پێی دەڵێ دەزانم سەرچاوەکە هەڵی تێدا نییە شتەکانیش ڕاستە بەڵام دەوڵەت پێی قەڵز دەبێ ئەو جۆرە قسانە ئەو جۆرە قسانە مەکە ئەو جۆرە قسانە ئەوانە هەندێک نهێنی بوون بۆیە ئێمە بەشی یەکەممان بڵاو کردەوە ئەوە بەشی دووەمینە بڵاومان نەکردوێتەوە بەڵام ئەو هەر بەردەوام دەکا ئەمڕۆکە تەماشامان کرد بەرپرسیاری ئەو سایتە لە ژێرگوشاری دەم پارتی دەستی دەکار کێشاوەتەوە بەرپرسیارەکانیان ڕۆژنامە نووسەکەنا بەڵام بەرپرسیارەکانی دەستیان لەکار چێشاوەتەوە دوای ئەوەی زانیتیان کە ڕۆژنامە نووسەکە هەواڵەکەی ناکشێنیتەوە ڕەشی ناکاتەوە دەستی دەکار کێشاوەتەوە و ئەمانە هەر هەمویان نیشانمان ئەدەن کە ئاڵۆزیەک و شەڕێکی زۆر گەورە لەناو گروپی ئۆجەلانیدا ئاپۆچیتیدا هەیە دەربارەی قۆناغەکەدا و ڕێک نەکەوتنێک هەیە قۆناغەکە بەرەو کوێ دەچێت بە هیچ شێوەیەک هەتاوەکو ئێستا دیار نییە دەربارەی دەمیرتاشیش دوێنێ زۆرم باس کرد ئەمڕۆکە دووبارەی ناکەمەوە کە من لی تێناگەم کە من بە هەڵەی دەزانم و دەمیرتاش دەبێ بە نەرمی هەڵسوکەوتی لەگەڵ بکرێ بەو شێوەیە نابێ دەمیرتاش کەسێکە سەرۆکی حیزبێک بووە کەسێکە یەکەمین کەسە لە غیابی ئۆجەلاندا لە غیابی پەکەکەدا لە غیابی بزوتنەوەی ئاپۆچیتی شار لەگالی پێشخۆیدا توانیوێتی دەنگەکانی کورد لە سەدا 5.6 بگەینێتە ئێستا 13 لە پەرلەمانی تورکیادا ناکری ئەمڕۆکە بە هەمان ئەو قامچیە کە لە دەستی ئاکپارتیدا هەیە ئەو قامچی ئێمە لە دەست بگری لە سەر و چاوی دەمیرتاش بێ هەرچەندە دەمیرتاش کەسێکە ڕەخنەی زۆری لەسەر منیش ڕاخن مەسەر کەسێکە زیگزاکی زۆر گەورەی کردووە جارێک ئولترا ناسیۆنالی جارێک دیندار جارێک سۆسیالی جارێک سۆسیال دیموکرات ڕاستە بەڵام لە زینداندا ئەم جۆرە شتانە هەمویان دەبن بە تایبەتی لە زیندانی ئاکپارتیدا لە زیندانی ئاکپارتیدا دەرچوون مەحاڵە قانون نییە لە زیندانی ئاکپارتیا قانون نییە لە تورکیای پێشوودا فاشیست بوو بەڵام قانون هەبوو کە زۆر لە ئیسلامیە سیاسەکەن هەتاوەکو ئێستاش لەمە تێناگەن وا دەزانن ئەمەی دەربارەی کوردکراوە یەکەمین جار ئەردۆغان کردوێتی هەی بێعەقڵ کرانەوە دەربارەی کوردان یەکەمین جار تورخۆت ئۆزال دەستی پێکردو 1993 ئەو کاتە ئیسلامی سیاسی سێبەرەکەشی دیار نەبوو لە تورکیادا تورخۆت ئۆزال دەستی پێکردووە پاشان دوای گرتنی ئۆجەلان یەکەمین کەس کە قانونی دەرخستووە بۆ ئەوەی ئۆجەلان لە سێدارە نەدرێ بڵند ئەجەویدە کە سۆسیال دیموکراتە ئیسلامی سیاسی بە هیچ شێوەیەک نەبووە پاشان هەر بڵند ئەجەوید حتا ویستێتی کێشەی کورد چارەسەر کە ئەو کاتە ماپە ئەو دەوڵەت باخچەلیە کە لە کوالیسیۆنەکەدا بوو ڕێگای نەدا گوشاری خستە سەر مەسعودی ئەڵماس و بڵند ئەجەوید و مەسەلەکە بەو شێوەیە مایەوە بەڵام وەکوتم سزای لە سێدارەدان لەسەر ئەوجەلان هەڵگیرە و ئەمە دوایی دەوری ئاکپارتی کراوە و ئاکپارتی لە هەمویان خراپتر لە بۆ بەرژەوەندی دەنگدان بەکارهێناوە مەسەلەی کورد هەتاوەکو ئێستاکەش لە بۆ مەسەلەی دەنگدان بەکاردێنێ ئێستاکەش ئاکپارتی بزانێ ئەگەر کێشەی کورد چارەسەر بکە هەتایە وەکو سەرۆک دەمێنێتەوە وەکو سەرۆکێکی دکتاتۆر و دز و گەندەڵ دەمێنێتەوە کە بنەماڵەکەی مزگەوتەکانی مەلاکانی قورعانەکەی دووگردەکەی نوێژەکەی تەسبێحەکەی هەر هەمووی گەندەڵ کوڕی گەندەڵە لە خزمەتی ئیسرائیلدایە ئەگەر بزانێ ئێستاکە ئەو هادەمێنێتەوە کێشەی کورد چارەسەر دەکە بەڵام ئەو لە چی دەترسێ لەوە دەترسێت دەمیرتاشێک لەو پەڕیەوە فیدەن یوکسل داغێک لەو پەڕیەوە لەو بەریەوە بپەڕنەوە
کە ئێدیا و فکری جیاوازتریان هەیە، ئەوانە لە پێناوی مزگەوت و لە پێناوی دزی و لە پێناوی گەندەڵی و ئەمانە خەباتیان نەکردووە. دەمێرتاش کوڕی پیاوێکی زەحمەتکێشە کە لە کاری بیناسازیدا کرێکار بووە، باوکی کرێکاری بیناسازی بووە، بەو پارەی کە بە زەحمەتی پەیدای کردووە لە ڕێگای بێر و قازمە و چەکوچەوە پەیدای کردووە، کوڕەکەی ناردووەتە زانکۆ بۆ ئەوەی ببێتە محامی ئەدڤۆکات. ئەو دەمیرتاشە لێ دەرچووە، ئەو دەمیرتاشە مەجبور نییە لە بۆ گەندەڵی ئەردۆغان هەموو کارێک قبول بکە. لێرەدا کێشەکە دروست دەبێت، پێم وایە و لە هەمان کەدا ئۆجران ترسێکی هەیە، پەکەش ترسێکی هەیە، نابێت کوڕەکانی جێگایان بگرنەوە. هێ باشە چێ جێگات بگرێتەوە؟ ئەمە جێگەی پرسیارە، جێگەی ڕەخنێ، جێگەی داخ و ئەمە ئەو عەقلیەتە تاوەکو تێنە پەڕێندرێ هیچ چارەسەریەک نایەتە ئاراوە. مەسەلەکە لەو چوارچێوەیەدا من دەیبینم، لەو چوارچێوەیەشدا تەماشای دەکەم. هەواڵێن کورمانجی زمان سوپاس ji بۆی تۆلێرانساوە ku hûn amaden bە سۆرانî jî guhdar bikin. Gelek spas ji bo we. ئەم چ بکەن؟ یعنی زاراوەیە کورمانجی نایدن بە زاراوەیەکی جڤاکی، نایدن بە زاراوەیەکی مێدیاییژی و لە جێیەکیدا بە درە و دکەن زاراوەیە مێدیایی لەوردا تەنێ پۆپولیزم هەیە. بنرە بەرنامەیەن کورمانجی یا قەدەپێ یا پەدەکێ یا پەکەکێ یا یەنەکێ، هەر هەمووی ینی بەرنامەیەن سیاسی دەبێژم، هەر هەموو یەک کورمانج یەک بەڕەدایی ترن، یەک هەموو نەزانست تێدا هەیە، نە مەنتەق تێدا هەیە، نە ئاگاهی تێدا هەیە، نە هادیبوون تێدا هەیە، هەموو پۆپولیزمە، نەتەوی بوون و کوردایەتی بوون و پۆپولیزمە ڤاڵایە. پۆپولیزمە کوردایەتیە چ؟ ئەو یەنەکە قەدە پەدەکە 2 ساڵە حکوومەتی پێک ناهێنی، کوردایەتیە چ؟ لێ گاڤەکو لە بەغدای حکوومەت پێکدێ هەردووژە ڕادەکەن، یەک لەوێ دەرگێ دەچە هوندر، ئەوێ دێنێ لە پەنجەرەی دەچە هوندر. بەڵێ بەو شێوەیە دەمەوێ کۆتایی بە بەرنامەکە بێنم. کاک عەبدوڵڵا نازانم بۆ دژی دەمیرتاشە، منیش دەمەوێت تێبگەم، من ئەڵێن تێ ناگەم، نازانم بەڕاستی. بەڵێ بەو شێوەیە ویستم بە کورتی ئەو شتانە ئیزاح بکەم، زیادە بکەم لەسەر بەرنامەکەی دوێنێ. یەکگرتووی ئیسلامی و عەلی قەرەداغی و ئەمانە هیچ کات دەستیان نەبووە لە پرۆسەی چارەسەریدا. ئەمانە دەیانەوێت کوردەکان ڕازی بکەن هەموو هەڵومەرجێک لە بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان بڕەخسێنن. وەکو وتم، مەسەلەی کرانەوەی چارەسەری کێشەی کورد لە مێژە لە ڕۆژەڤدایە، لە مێژە لە ڕۆژەڤدایە. یعنی لە ساڵی 1993 یەکەمی جار تورخت ئۆزاڵ هێنایە ڕۆژەڤەوە، بەڵام کوژرا، هەر بە هۆیشەوە کوژرا، و دوای ئەوە بڵند ئەجەوید هێنایە گۆڕێ، کاتێک کە ئەمریکیەکان CIA ئۆجەلانی دەستگیر کرد و ئۆجەلانیان دا تورکیا، بەڵام بە شەردایەنە تورکیا بەوەی لە سێدارەی نەدەن. و ئەمە کۆمەڵێک شتمان پێدەڵێ کە ئەو کاتە لە خەریتە و لە مێشکی خۆر ئاوادا ئەوە هەبووە ئەو ئۆجەلانە ئەگەر لە سووریا بێ دەبێتە بەڵا لەسەرمان، لەوانەیە ببێتە بەڵا لەسەر ئیسرائیلیش، لەوانەیە ناسیۆنالیزمی عەرەبی سووری وەکو شەڕی قەڵعە شەقیق ساڵی 1980کان بەکاری بێن لە دژی ئیسرائیل. و لە هەمان کاتدا ئەو کاتە
پۆتانسیێکی ئەوەی تێدا دەبێت کە بەردەوام ناچار بێ لەگەڵ حیزبوڵڵا و لەگەڵ ئێران لە پەیوەندی دابێ با ئێمە بیدەینە تورکیا هەم پەکەکە لاواز دەبێ هەم پەکەکە مارجینال دەبێ هەم پەکەکە تێک دەچێت و بەڕاستیش پەکە تێک چووە یانی لەوەتەی ئۆزلان نەماوە لە ناو پەکەدا سیستەم نییە فکرکردنەوە نییە جاران جات و ناوی لێ دەکەی دیکتاتۆری تاقە شخصی ئەمە شتێکی دیکەیە بەڵام جاران هەریس نەبووایە کاتێک ئۆزلان هەبوو فکرێک هەبوو لە ناو پەکێکەدا مرۆڤ بە شەرێک بێ پێم بڵێ جگە لە ئۆجران چه دوو کلیمەی نووسیون کە بە کەڵک بێ ئەگەر دوو کلیمەکە نووسرابن دووبارەکردنەوەی کلیمەکانی ئۆجلان وەکو قاز ئەگەر ناو ئافراندنێک نییە لە لای پەکەکە جگە لە ئۆجلان لە بۆ هەندێ ئەو ئۆجلانیان تەسلیمی تورکیا کردەوە بۆ ئەوەی پەکەکە مارجینال بێ لاواز بێ لە خەتی خۆی لاداوە هەتا دوایی پەکەکە بەردەوامی کرد لە ڕێ عملیدا ئۆجلانیش لە زینداندا لە ڕێگای دیدارەکان دەتوانی هەندێک بەردەوامی پێبدا بەڵام لەو ساڵانەی دوایی دەوڵەت کۆتایی پێهێنا گوتی ئەوە نابێ ئەتۆ لە زیندانی ئێمە دانیشتوی بە پەکە بڵێ ئەوها چەک بتەقێن ئەو هاانە تەقێنن ئەوە نابێتتر ڕێگەیان لە دیدارەکان گرت و ئەمە نیشانمان ئەدا کە خۆر ئاوا جۆرە پیلانێکی وای هەبووە بەڵام کاتێک ئیسلامیەکان دێنە سەردەسەڵات ئیسلامیەکان بە تایبەتی ڕەجەب تایب ئەردۆغان یەک شتی هەیە نەخۆر ئاوایە نە ئەوەی ترخود ئۆزالە ترخود ئۆزال دەیگوت لە پێناوی بەهێزکردنی جیۆپۆلۆتیکی تورکیا دەبێمە لەگەڵ پەکەکە ئاشتی بکەین ئەردۆغان وانە ئەردۆغان سیاسەتی استراتیژی و دەرەوەی و دوور و درێژی نییە لە بۆ ئەردۆغان چێ دەبێتە هەوێنی ئەوەی کە من لە سەردەسەڵات بمێنمەوە بەردەوام دەنگم لە بۆ پەیدا بکە بەردەوام دەنگم پێ بدا بۆ ئەوەی دەستوری بنچینەیش بگۆڕم بۆ ئەوەی من جاری سێم و چوارەویش ببمەوە سەرۆک و دوای ئەوە سەرۆکەش سەرۆکایەتیەکە لە بۆ کوڕەکەم بەجێ بێڵم و چێ دەبێتە زامینی ئەوەی کە لە پەرلەماندا لە دام و دەستگاکاندا لە بیرۆکراسی تورکیادا ڕۆژێک لە ڕۆژان شکایەت لەسەر گەندەڵیەکانی من نەکەن شکایەت لەسەر نهێنیەکانی من و ئیسرائیل نەکەن شکایەت لەسەر کارە نایاساییەکانی من تەنانەت لە جێی تورکیاش نەکەن ئەوە باشە ئەگەر کوردەکان ئەوە بکەن ڕەجەب تایب ئەردۆغان ڕازی دەبێ ئەوەی کە عەلی باپیر و یەکگرتووی ئیسلامی سلاحەدین بەهائەدین و عەلی قەرەداغی دەیانەوەی بیکەن ئەمە تێگەی جا ئەمە کارێکی باش خراپە بە خۆتان بڕیاری لەسەر بدەن پرسیاری دیکە وەڵامدایەوە دەربارەی دەمیرتاش نازانم لە ناو پەکەکەدا ڕای جیاواز هەیە نییە بەڕاستی کەس نازانێ ڕای جیاوازی چیانی لە ناو پەکەدا ڕان نییە فکر نییە کێشەکە ئەوەیە کێشەکە ئەوێ من پێم وایە کێشەی پەکەوەیە کە فکر نییە بەڵێ هاوڕێیان سوپاستانەکەم وا بزان پرسیاری دیکە نییە کاکتۆری پرسیارە کریەوەڵە پشتی خۆفەزەکردە پەکەکە لە گۆڕی تا چه دەرفەتێن هەنا لە پێشیا بزاوە پێشە ڕۆژێ قەدەری گەلی کووردا فرسەت چییە فرسەت دێن ئاواکردن کەکێ تۆڕی فرسەت دێن ئاواکردن لە ناوە بزاوێندنێدا پرسگرێکا سەرۆکاتیە هەیە سەرۆکاتیەک نینە یعنی وە قاسی کوردێن قاشۆنەتەوە پەرست هەنا لەسەر فێسبووکی لەسەر تویتەریش دەوڵەتی کەمتر تشتێکی ناخوازن لێ نەکانن ببن سەرۆک نەکارن واک ئۆجەلان بچن لە شووناک و بێن ئەوڕۆپایی بچن لە بیقاعی جەیەکیش خۆراچێکن لە سووریای جەیەکیش خۆراچێکن لە چی وەک مەعسووم خۆڕق ماز لە چیە جەیەکیش خۆراچێکن هەم ئەوڕۆپایی دەخوازن هەم خۆشیە دەخوازن هەم ژی سەرۆکاتیە دەخوازن ئەو ژی نابە یاد دەنێ پرسگرێکە
کەسێک و مخالیفن پکەکێنە پرزگریە کاوان چییە ریالیست نینە ریالیست نینە یعنی بنەرە ئەv گوتن و دەک و دۆڵا بێ دەردەخن مەسەرەن ئۆژەلان بەرێدا بەڕێکە میتێ لە سەرداخوازیە میتێ پکەکە ئاوا کردە ئۆجەلان لە ئیمرالی ناژی ئۆجنا قەت لە ئیمرالی ناژی تەنێژ بێ هەفدیتن دەبەن ئیمرالی تینن یعنی ئەف گوتنێ دینانن گوتنێ دینانن تەنێ دینێک دەکارێت شتێکەوە شێتایەتیانی ئەو لەناو شێتایەتێکی مەزن و گەورەدانا و لە دوزاریشدا ئەمانە زۆر بڕۆن ناتوان شتێکی سەر بەخۆ دروستکەن دەچێتە لای پارتی داوای موچەیەک دەکە ئەگەر پارتی موچەکەی معاشەکەین بداتێ باشە ئەگەر نەیداتێ لەویش هەڵدەگەڕێتەوە دەڕوە دەچێتە هۆڵندا لەوێ لەسەر یوتۆ بەڕبەر ئێوە نابێتە سەرۆکایەتی و نابێتە قەدەر و نابێتە چارەسەری بەڵام قۆناغەکە بەو شێوێ بەردەوامکە لەوانەیە شتی نوێ دروست ببن دەبێ تەماشای بکەن هەموو شتێک هەڵ و مەرجی خۆی هەیە بەڵام هەڵ و مەرجی شەڕی چەکداری بەگشتی لە ئارادا نەمایە هەڵ و مەرجێک نییە لە بۆ ئەوەی کە شەڕی چەکداری دروست بێتەوە بێگومان پکەکە کە ئێستا بە بڕیارێک خۆی هەڵوەشاندۆتەوە زۆر ئاسانە سبەینێ بە بڕیاری دروست بێتەوە سبەینێ مراد قەرێران خۆی واڵێ ئەڵێ نیازمان نیشانداوە واز لە چەک بێنی بەڵام چەکمان هێشتا لە دەستدایە مانای ئەوەیە بەڵێ سوپاستانەکەم کە تاوە کەستا لەگەڵماندا بوون باەوە زیاتر کاتتان نەگرم ئەوە 45 دەقەمان تێپەڕان کاتێکی خۆش لە بۆ هەمووتان تکایە هەوڵ بدەن کەناڵی یوتیوبی هیوا خۆشناو گەورە بکەن بە دۆستانی بناسێنن ئابۆنە بکەن لە بۆ دۆست و هاوڕێیانی بنێرن شێری بکەن زۆر سوپاستانەکەم کەم تەرخەمی مەکەن تکایە کاتێکی خۆش